تورکیا گو به بردوامی شهنازی به هلوستا خوال همبر پنابراند کرد. دنهادا به سرداری خراب دگل پنابراند تی تهمت بار کردن. رخصتنالی بورینە ناودەوڵەتی راپۆرتێک دەربارەی سەرەداریە تورکیای دگەل پەنابەراندا لەسەر ئاخاوی بەڵاو کرد ئەو سەرەداری ببن پێکردنا مافی مرۆڤ ئانی زمان. راپۆرتی دیار کرد ژمها ئەیلولا ئیساڵڤە ئەنقەرا بدەهان کەسێن پەنابەرخواز گرتنە و زیندانی کردنا. سەرەداریەکە خراپ دگەلواندا ئەنجامدایە. هەروەها راپۆرتا لێبورینە ناودەوڵەتی ئەشکرا دکا. تورکیا هەژمارەك پەنابەرخواز بە زۆرێ ڤەگەڕاندنە وڵاتین وان وەک سووریا و عێراقی و هەیە ئەفغانستانێژی. رخصتنەیە درگرانیا خۆنیشاندا ژوێ هژمارە پەنابەران گۆژە بۆ وڵاتین وان ڤەگەڕاندنا و بێ سەدان پەنابەر بناف کرد. تورکیا دەهەیەما دەربازبووی دە هژمارە پەنابەران لەسەر ئاخا خۆراگاند بگشتی 2,495,117 کەسن ژوێ هژمارێ 2,407,000 سوورینە 88,000 دنجی عێراقی و ئەفغانستانینە. دەبەرسەفدانە راپۆرتا لێبورینە ناودەوڵەتی دە ئەنقەرا دەرەنگ نەکرد ناوەڕەوکە راپۆرتی ڕەت کرد. بەرپرسێکی ئەنقەرا ژە ئاژانسا فرانس پرێس ڕاگەهاند پێتو ئاوایی پەنابەرین سووریایی بە زۆرێن نەهاتنە ڤەگەڕاندنش بۆ ناوا سووریایی. هەروەهاوی بەرپرسی ئەنقەرا دیار کرد و دەریای تورکیای لەبەر پەنابەران ڤەکریا وەک چاواژ دەستپێکا کریزا سووریایی ڤەکری بوو. دامان واریدا بێ مەبەستە ئالیکاریکردنە تورکیایش بۆ سنوردارکردنا کۆچبەریەش بۆ ئەوروپا. تورکیا و 8 وڵاتی یەکێتیە ئەوروپا لێ پرۆکسلێ پایتەختە بەلجیکا جویان و هەر یەک ژە ئەڵمانیا، سوید، یۆنان، فنلەندا، لوکسۆمبۆرگ، نیوزیلەندا و بەلجیکا دگەل تورکیادا گوتوبێژان لەسەر سیاسەتە یەکێتیە ئەوروپا کرن دەربارەی ڕەوشە پەنابەران. هەفدەم جان کلاود سەرۆکی کۆمسیۆنە ئەوروپا ڕاگەهاند بسە دەمال هەفکردنا ناوبەرە تورکیا و یەکێتیە ئەوروپاش بۆ ڕێگرتن لە پێلێن پەنابەران دە 29 مەها دەربازبوویدا باندۆرۆکە مەزن هەبوو لەسەر کێمکردنە هەژمارە پەنابەران. گۆچی دمهێن ئەیلول و تشرینایەکە ئیساڵدا ڕۆژانە نزیکی 7,000 پەنابەر ژێ تورکیای دگەشتن یۆنان لێ دەمەها کانونایەکێدا هژمارش بۆ نزیکی 4,000 پەنابەر کێم بوو. دەستپێکا vê heftiyê de jî gihişte kêmtir ji 2,000 penaber. Lê gorî amaran ji destpêka sala 2015 ve 950,000 penaber di rêya deryaya spî ve jê Tirkiyeyê gihiştina Ewropa. İbrahîm Adem, ên Artî.